سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کەشی توندی ئەمنی لە شاری سەقز و گوشار لەسەر هاوڵاتیان، بەردەوامی هێرشە موشەکیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر شاری هەولێر، شەپۆلی نوێ هێرشەکان بۆ سەر شارەکانی ئێران، هێرش بۆ سەر ژێرخانەکانی وزە و ناوچە هەسیارەکانی ئێران و کوژرانی کۆمەڵێک لە بەرپرسانی باڵای سوپای پاسداران و هێزە سەربازیەکان. درێژەی هەواڵەکان. کەشی توندی ئەمنی لە شاری سەقز و گوشار لەسەر هاوڵاتیان. ڕۆژانی ڕابردوو شاری سەقز و ناوچەکانی دەوروبەری تووشی بارودۆخێکی توندی ئەمنی بووە کە تێدا گوشار لەسەر هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بە پێی راپۆرتەکان هێزە ئەمنیەکان لە ناوچە جیاوازەکاندا خاڵی پشکنینیان داناوە و بەردەوام هاوڵاتیان ئۆتۆمبیلەکانیان دەپشکنن. هەروەها لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە هێرش کراوەتە سەر ماڵی هێندێک لە هاوڵاتیان و سەرەڕای پشکنینی ماڵەکانیان کۆمەڵێک لە کەلوپەلەکانیان زەوت کراوە. بە پێی راپۆرتی گەیشت و سەرەڕای جێگیرکردنی هێزەکانی پەیوەندیدار بە سوپای پاسداران لەو شارە مانۆڕی هێزەکانی حکوومەت بە ڕێژەیەکی بەرچاو زۆرتر بووە و ئەمەش بۆتە هۆی نیگەرانی هاوڵاتیان. بەردەوامی هێرشە موشەکیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر شاری هەولێر. ئێوارەی سێشەممە 4 خاکە لێوە ناوچە مەدەنیەکانی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بووە ئامانجی هێرشی موشەکی. بە پێی راپۆرتەکان گوندی لوبنانی و ناوچەی مەسیف سەلاحەدین بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێکراون و زیانی مادیان بەرکەوتووە. بە پێی دوای نزانیاریەکان دەنگی تەقینەوەکان لە چەند ناوچەیەکی تریش بیسراوە و هێزە ئەمنیەکان بە خێرایی گەیشتونەتە شوێنی ڕووداوەکان. جێگای ئاماژەیە کە ئەم هێرشانە زۆر جار ناوچە مەدەنیەکان دەگرنەوە و نیگەرانێکی زۆر سەبارەت بە سەلامەتی هاوڵاتیان دروست دەکەن. شەپۆلی نوێ هێرشەکان بۆ سەر شارەکانی ئێران. بەرە بەیانی سێشەممە 4 خاکە لێوە شەپۆلیکی نوێ هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ژمارەیەک لە شارەکانی ئێران دەستی پێکرد و زیانێکی بەرچاو بە دامەزراوەکانی ڕژیم کەوتووە. بە پێی راپۆرتەکان لە تاران لە ناوچەی ڕسالەت و شوێنەکانی دیکە دەنگی تەقینەوەی بەهێز بیسراوە و لە ئیسفەهان ناوچەکانی پەیوەندیدار بە دامەزراوە سەربازی و پیشەسازیەکان کراونەتە ئامانج. هەروەها لە شاهین شەهر شوێنێکی پەیوەندیدار بە ژێرخانەکان دروستکردنی موشک زیانی بەرچاوی بەرکەوتووە و لە خۆڕەم شەهر و ناوچەکانی باشوور دەنگی تەقینەوە بیسراوە. بە پێی ڕاگەیاندنی هێزەکانی ئیسرائیل زیاتر لە 50 ئامانج لەوانە پێگە موشکیەکان شوێنەکانی هەڵگرتن و گواستنەوەی موشک و ناوەندەکانی ئیتلاعاتی کراونەتە ئامانج. کوژرانی کۆمەڵێک لە بەرپرسانی باڵای سوپای پاسداران و هێزە سەربازیەکان. ڕۆژی سێشەممە 4 خاکە لێوەی 1450 هەتاوی راپۆرتەکان ئاماژە بە کوژرانی ژمارەیەک لە فەرماندە و هێزە سەربازیەکانی کۆماری ئیسلامی لە هێرشە ئامانجدارەکان دەکەن. بە پێی زانیاریە بڵاوکراوەکان حەمید میرزادە فەرماندەی ناوچەی 19 موشکی زۆلفەقار لە باکووری ڕۆژئاوای ئێران لەگەڵ هاوسەر و 2 منداڵەکەی لە هێرشێکدا لە تەورێز کوژراوە. هەروەها حامل غەفاری چالاکوانی میدیای نزیک بە دامەزراوەی بەسیجی ڕژیم بەهۆی هێرشەکان لە هەمان شار کوژراوە. لە هەمان کاتدا ئەمیر سەرلەشکەر عەبدوڵڵا جەلالی نەسەب لە تاران و ئەمیر حسەین ئەسەدوڵڵانیا لە زەنجان لە ناو کوژراوەندان. بەپێی ئەم راپۆرتانە ئەم هێرشانە بە شێوەیەکی ورد فەرماندە و بەرپرسانی سەربازی و ئەمنی ڕژیم بە ئامانج گرتووە. بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا. ڕۆژی سێشەممە 4 خاکە لێوەی 1450 هەتاوی راپۆرتێکی نوێ سەبارەت بە دۆخی شەڕ و زیانەکان بڵاوکرایەوە کە تێدا ئاماژە بە بەرزبوونەوەی ڕێژەی هێرشەکان کراوە. بە پێی زانیاریەکان لە 24 کاتژمێری ڕابردوودا 108 هێرش لە چوارچێوەی 57 ڕوودا و لە 10 پارێزگا تۆمار کراوە کە بە شێوەیەکی گشتی 61 کەس کوژراون یان بریندار بوون. بە پێی ئەم راپۆرتە پارێزگاکانی ئیسفەهان و خۆزستان زۆرترین ڕێژەی هێرشیان بەخۆیەوە بینیوە و تاران لە پلەی سێمدا دێت.
هەروەها بەپێی ئامارەکان لە دەستپێکی شەڕەکەوە 1455 هاوڵاتی مەدەنی لە ئەنجامی هێرشەکاندا گیانیان لەدەستاوە، 1167 ئەندامی هێزەکانی ڕژیم و 669 کەسی پەیوەندیدار بە حکوومەت کوژراون. ناردنی هێزە سەربازیەکانی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕۆژی ڕابردوو ئەمریکا هەنگاوێکی بە مەبەستی زیادکردنی بوونی سەربازی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەڵگرتووە و ئامادەکاری دەکات بۆ بەرەوڕووبوونەوە لەگەڵ دۆخە جیاوازەکان. بەپێی راپۆرتەکان، پێنتاگۆن سەرقاڵی ناردنی 5,000 هێزی مارینز بۆ ناوچەیەکە کە بۆ ئەپراسیۆنە خێرا و دابەزاندن لە کەناراوەکان بەکاردێن. هەروەها بڕیارە هەزاران سەربازی تر لە فیرقەی 82 هێزی ئاسمانی کە توانای جۆڵەی خێرا و دەستپێکردنی شەڕیان لە ماوەیەکی کەمدا هەیە ڕەوانەیە ناوچەکە بکرێن. پرۆژەی 15 خاڵی ئەمریکا بۆ کۆتایی هێنانی شەڕ. ڕۆژی ڕابردوو زانیاری سەبارەت بە پێشنیارکردنی پرۆژەیەکی 15 خاڵی لەلایەن ئەمریکاوە بۆ کۆتایی هێنانی شەڕ بڵاوکراوەیەوە. بەپێی راپۆرتەکان ئەم پێشنیارە بابەتە جیاوازەکان دەگرێتەوە، لەوانە سنووردارکردنی بەرنامەی ئەتۆمی و دانانی چاودێری نێودەوڵەتی، هەروەها باس لە دانانی سنوور بۆ بەرنامە موشکیەکان و ڕادەستکردنی مادە ئەتۆمیەکان بە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم کراوە. بەپێی زانیاریەکان ئەم پرۆژەیە لە چەند قۆناغێکدا جێبەجێ دەکرێت و بە پابەندبوونی ئێران بە مەرجەت پەیوەندیدارەکان. جێگای ئاماژەیە کە هاوکات لەگەڵ هەوڵە دیپلۆماسیەکان چەندین ناوەندی کۆماری ئیسلامی بە توندی لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە هێرشکراوەتە سەریان و سەرۆک کۆماری ئەمریکا جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە سەرکردایەتی داهاتووی کۆماری ئیسلامی لە ئەگەری ڕێکەوتن لە ئەمریکا دیاری دەکرێت. هەوڵەکان بۆ ئاگربەست و بەردەوامبوونی دانوستانەکان. بەپێی راپۆرتی گەیشت و ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا بە ناردنی چەندین پەیام هەوڵی داوە بە شێوەیەکی نهێنی دانوستانەکان لەگەڵ ئەمریکا دەست پێ بکات. بەپێی راپۆرتەکان، نوێنەرانی ئەمریکا لەسەر دەستپێکردنی ئاگربەستێکی کاتی بۆ ماوەی 1 مانگ بە مەبەستی دانوستان لەسەر 15 خاڵی دیاریکراو لەلایەن ئەمریکاوە کار دەکەن. هاوکات لەلایەن کۆماری ئیسلامیەوە چەندین خاڵ بۆ دانوستانەکان کە بریتین لە هەڵگرتنی هەموو سزاکان لەسەر کۆماری ئیسلامی، کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە و هەروەها قەرەبووکردنەوەی هەموو زیانەکانی ڕژیم لە ماوەی شەڕدا دیاری کراوە کە هێشتا لەلایەن بەرپرسانی ئەمریکاوە وەڵامێکی ڕوون سەبارەت بە ئەم ڕووداواکاریانە بڵاو نەکراوەتەوە. شایانی باسە کە سەرەڕای هەواڵە جۆراوجۆرەکان سەبارەت بە دەستپێکردنی دانوستانەکانی نوێ لە نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا تا دێت هێرشەکان چڕتر دەبنەوە و ڕێژەی زیانەکانی حکوومەت بەرزتر دەبێتەوە. دووە هەواڵمان سەبارەتە بە دابەزینی نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکان. ڕۆژی چوارشەممە 5 خاکە لێوە پاش بڵاوبوونەوەی هەواڵەکان سەبارەت بە ئەگەری دەستپێکردنی دانوستانەکانی ڕژیم و ئەمریکا، نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکان گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە. بەپێی دوایین زانیاریەکان، نرخی نەوتی برنت بە ڕێژەی 6.5 لەسەر دابەزیوە و گەیشتووەتە نزیکەی 97.65 دلار بۆ هەر بەرمیلێک. هەروەها نەوتی خاوی ئەمریکا نزیکەی 6 لەسەر دابەزیوە و گەیشتووەتە 86.77 دلار. بەپێی هێندێک راپۆرتی گەیشت و نرخی پارەی کۆمەڵێک لە وڵاتانی ئاسیا بەرز بووتەوە. بە وتەی هێندێک لە کارناسانی بواری ئابووری، دۆناڵد ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا بە مەبەستی کۆنتڕۆڵی دۆخەکە و هەروەها کەمکردنەوەی نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکان هەواڵی ئەگەری دانوستانی لەگەڵ کۆماری ئیسلامی بڵاو کردووەتەوە و ئەگەری هەیە ئەم کردەوەی ترامپ تەنیا ڕێوشێنێک بێت بۆ بە مەبەستی دابەزاندنی نرخی نەوت و کەلوپەلەکانی. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.